بینرانی بەڕێزم کاتەوە کاتێکی ژیانتان شاد و کامرانی بێت لە شوێنێک بینەریە مەسڵاوی گەرمی کارمەندانی نافتان لێبێت. ڕۆژنامە نووسان ڕەنگە باشترین چاو بن کە کارەساتەکان وەکو خۆی بۆ بینەران بگوازنەوە. لەم ڕووماڵەماندا لە ماوەی کاتژمێری داهاتوودا هەوڵ دەدەین لەگەڵ ڕۆژنامە نووس و فۆتۆگرافەرێکدا لە نزیکەوە بە کارەساتی شنگال و ئاوارەکانی شنگال لەسەر چیای شنگال ئاشنا ببین. هەروەک قسە لەسەر ئەو کارەساتە مرۆییە بکەین کە لە شارۆچکەی شنگالدا ڕووی داوە. ئاوارەکانی شنگال لە سەرچێ شنگال چۆن ژیانیان بەسەر بردو و کارەساتەکەیان لە چه ئاستێکدا بووە. ڕۆڵی ڕۆژاوای کوردستان لە بەهاناوە چوونی ئاوارەکانی شنگال و ڕزگارکردنی ئەوانی لە سەرچێ شنگالدا گیریان خواردبوو چی بووە؟ ئایا ئەو ئاوارانە لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان و ئەوانەشان کە دەگەڕێنەوە بۆ ناو باشووری کوردستان چۆن ژیان دەگوزارێنن؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری ڕۆژنامە نووس زمناکۆ ئیسماعیل کە هاوکات ڕۆژنامە نووس و فۆتۆگرافەرە و ماوەیەک لە نێوچێ شنگال و لەگەڵ ئاوارەکان و هاوکات لە ڕۆژاوای کوردستانشدا لەگەڵ ئاوارەکانی شنگال ژیانی بەسەر بردووە دەکەین کە لە نزیکەوە چیرۆکی ئاوارەبوونی هاوڵاتیانی شنگالمان بۆ دەیژارێتەوە. کاک زمناکۆ بەخێر بیت بۆ نافاس. ماوەیەکی زۆر لە چێ شنگال بوویت. ئەمەوێ وێنەیەکی گشتی ئەو کارەساتەمان بۆ باس بکە ئەگەر بە کورتی کە تۆ بە چاوی خۆت بینیت لەوێ. بەڵێ ڕەنگە گێڕانەوەی وێنەی پڕنەهامەتی و خەڵکی کە لێ بینیمانە بەڕاستی قورس بێت بتوانین بە قسە باس لەو نەهامەتی بکەین یاخود تعبیرێکی کۆنکرێتی بۆ دانین. بەڵام ئەوەی کە لەوێ ڕوئەدات دووبارەبوونەوەی ئەنفالە لە ساڵی 2014 دووبارەبوونی کیمەبارانی هەڵبجەیە، دووبارەبوونی کۆڕەوی بەهاری نەویەکە بەسەر گەلی کورد و بەسەر گەلی ئێزیدی کە بەشێکی دانەبڕاوی نێونەتەوەی کوردن. بەڵێ ئەوەی کە تۆ سەرنجتدا ینی دیارترین شتێک کە لای تۆ بوو بێتە مای سەرنج کە لات ما بێتەوانە و لە زاکرێتە بمێنە و بیرە نەشەیە کە بینیوتە لە شێ شنگال چی بوو؟ ئەو خەڵکی کرێمان بینی بەڕاستی تۆ 100,000 کەس بێتە چیاکی 74 کیلۆمەتری و لە هەمان کادا تەوقی درابێت بە هێزێکی بکوژی وەکو داعش ڕەنگە گەورەترین ماساکە لەسەری هەبێت بەم گەرمایی هاوینە برسێتی بێ وەتینۆتی بێ و خەڵکێکی زۆرمانە بین کە برسی بوو وەتینی بوو و تووشی ناومێدی بوو چاوەڕی مەرگی ئەکرد چاوەڕێەوە کرد ئایا جارێکی دیکە ئەتوانێت بە ژیانی ئاسایی خۆی شاد بێتەوە هاوڵاتیەک، ئایا جارێکی دیکە ئەتوانێت بگەڕێتەوە بۆ باشووری کوردستان یا خۆتەرێمی کوردستان و جاری دیکە بچێتەوە زێدی خۆی و بچێتەوە سەر ئەو جێگەی کە ژیانی باو بابیرانی بۆوە بە درێژایی مێژووی خۆی کە گەلێکی ئێزیدین کە گەلێکن و خاوەن دین و خاوەن کولتوریکی تایبەتن، ئایا جارێکی دیکە ئەتوانێت ئەم کولتور و دینە تایبەتی خۆی پەرە پێ بدات لەو نەوچانی کە لەو پێش ژیانێت یا گوزەراندووە؟ بەڵێ دا چەندێک ئەو ئاوارانە ئەیانتوانی بە ئاسانی ئەو دیوی ڕۆژاوای کوردستان ببن ڕێگاکە چۆن بوو ئەمین بوو لە ڕۆشتنیانەوە بۆ ڕۆژاوە؟ ئەوەی مای خۆشحاڵیە کە ئێمە لە ڕۆژاوای کوردستانە ئەوەی کە بینیم گەل یەک دەستە بەڕاستی لەوێەوە لامان کاتە ئەو هێزە چەگارانی کە باڵادەستن لێ هەم یەپەگە هەم ئەو هێزانی کە لەوێن هاوکاری تەواوی کوردانی باشووری کوردستان یاخود گەلی ئێزیدیان کردبوو لەسەر چای شنگالی ناویان نەخوارەوە. ئەوەی کە من زانیاریم لە دەمی خەڵک وەرگرت زانیارەکانی من زانیاری دەمی خەڵکن ڕەنگە زانیاری کۆنکرێتی نەبن و 100% ئەو زانیارانە تەواو نەبن کە وەرمگرتون، بەڵام ئەوەی کە لە دەمی خەڵکەوە وەرمانگر بە درێژایی 52 کیلۆمەتر هێزەکان یەپەگە هاتبوونە نێو باشووری کوردستان بۆی ڕێڕەوێکی ئامین بۆ یاخود ڕێڕەوێکی باش بۆ ئەو خەڵکە دابینکەن کە لەسەر چیان و یە نەخوارەوە بە درێژایی وەک باسمان قوڵایی 52 کیلۆمەتر بۆ نێو خاکی باشووری کوردستان هاتبوون و لە هەمان کاتە بە درێژایی 40 کیلۆمەتر تا 42 کیلۆمەتر لە شارۆچکەی ڕەبیعە بۆ شارۆچکەی سنوون توانی بیان دەوێت دوو هێڵی تەماس دروستکەن هەم لە خوار کە شارۆچکەی سنوون ولا هەم لە ڕەبیعە بۆی کە چەکدارانی داعش نەتوان زەفەر بە ئاوارەکان بەرن دوو هێڵی تەماسی زۆر بەهێز و شەڕڤانانی یەپەگە بە خوێنی خۆیان بە ماندووبوونی خۆیان بە شەونخوونی خۆیان توانی بیان ئەو دوو هێڵە تەماسە دروستکەن و لە هەمان کاتە لەسەر چای شنگال سێ ڕێڕەویان دروست کرد و ئەم سێ ڕێڕەوە ڕێڕەوێکیان ئەکەوتە سنوونەوە کە زۆر ناڕەحەت بوو و ئەکەوتە نزیک بەکرا و ئەو گوندانی کە لەوێ بوون ئەهات نەخوارەوە لە هەمان کاتە دوو ڕێڕەوی تر کە هەم ناوەڕاست و هەم سەروی چیاکەی ئەگرتەوە تقریبان ئەو سێڕەوە هەبوو کە خەڵکی پێ هاتە خوارەوە سێڕەوەکە سێڕەوی ئامین بوون خەڵکیان ئەگواسەوە هەتاکو
نزیک قراغی چیاکە و لەویەوە ساریان بۆ خەڵک دابین کردبوو بە جۆرێک سیارە هەبوو کە من قسم لەگەڵاکردن ئەیوت نزیک بە 6 تا 6 جار هاتوچۆن بە خەڵک کردووە ئەو خەڵکە هاتوشۆی پێکردن بۆ دیوی ڕۆژاوی بۆ دی کوردستان ڕۆژاوای کوردستان لە قراغی چێ شنگال کە ئەو سارانە خەڵکیان گواستەوە زیاتر خەڵکەکە با بڵین خەڵکی ڕۆژاوی کوردستان بوو لە شارەکانی حەسەکە و لە قامیشل و لە دێرک و لە ڕۆمێلان هاتبوون ئەو ناوچەیە با بڵێ هەرێمی جززیرە بەگشتی هاتبوون ساوی کە ساری هەبوو بە کەڵکیەوە بەهاتە بەو دەشت و بەو شاخە و بەو ناوچە بەردەڵان یاخو لە هەندێک شوێنە تووشی بیابانە بوویت کە تووشی چقانی سیارە نەبێت تووشی گیربوو نەبێت سارە هاتنە ئەو ناوچەیە و خەڵکیان ئەگواستەوە بەڵام ئەو خەڵکی کە لێ ئەنگواستنەوە ئەم برنە نزیک حدودی سووریا عێراق کە باڵین باشووری کوردستان و بە ڕۆژاوی کوردستان و لەیەشەوە بە جادەی گڵ و بە بیابانێکە ئەمبرن تا سەرجادەی سەرەکی سەرجادەی قیر بوو کە بۆ ڕومێلانە چوو و لەیەشەوە جارێکی دیکە بە جادەی قیر نزیک بە 3 ساعت و چارێک بۆ 3 ساعتونی و ئەمبرنە نزیک شاری دێرێک و لە خوار شاری دێرێک لەوێ کەمپێکیان بۆ دروستکردن کەمپی نەورۆز لەوێ نیشتەجیان نەکردن. زۆر باشە سەر چێ شنگالی هێزێکی چەکداری لێ سەر چای شنگالەوەی من پێگەیشتم هێزی یەپەگە هێزی یەپەگەمە بین لێبن هێزی هەپەکەمە بینی هێزی پاراستنی گەل و نزیک لە پەکەکەەوە کە هاتوو بنە ئەوێ بۆ بەرگریکردن لە نەتەوەی کورد و لەو کوردە ئێزیدیانی کە بەدەستی کۆمەڵێت شەگاری بیانی کە لە نێودا عشاکۆ بوونەوە و شەڕی هەم نەتەوەیان لەگەڵ ئێزیدیەکان نەکرد و هەم شەڕی دینیان نەکرد و ئەو هێزانە هاتوون لە ڕۆژاوی کوردستان و هاوکاریان نەکردن ئەگوتا کە لە سەروی چای شنگال هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانی لێن هەم قاسم شەشەوەم کۆمەڵی هێزی دیکە لەوێن بەڵام من ئەوان نەبین بەڕاستی بەس لە نزیک سنوون لە بینایەکە کۆمەڵێ هێزی پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵ شەگاری پارتی دیموکراتی کوردستان بە هێزی پێشمەرگەی لێبوو کاتێک کە پاشەکشان کرد لەگەڵ خەڵکا چوون بەدی ڕۆژاوایە و دواتر گەڕابوونەوە بۆ سەر واجباتی خوان و لەوێ نیشتەجێ بوون ولا هەمان کاتا من لە ڕۆژی کۆتایی کە گەڕام و تەلەفۆن بۆ کرا لێرەوە بۆ سەرچای شنگال کە هێزێک بە سەرپەرشتی کاگەڵۆ پێنجۆنی هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوۆتە ئەو ناوچەیە بەڵام من زۆر هەوڵم ما کە بیان بینم هەڵبەتە لە ڕووی تەکتیکی سەربازی و لە ڕووی ئەوە زۆر ناتوانانی بۆ هێزانە بگەیت چونکە ڕەنگە قورس بێت و نمتوانی ئەو هێزە بینم بەڕاستی تا بزانم تا چەندە ڕاستە و هێزە هاتوون یاخود نهاتوون. زۆر باشە ئەوەی کە تۆ سەرنجدا تا چەند هەماهەنگی لەناو هێزی پێشمەرگە و هێزەکانی تری یەپەگە و با بڵێن هەپەگای هەبوو بەداخەوە لەم دیوی باشووری کوردستان ململانێکی سیاسی هەیە لە نێوان کۆمەڵی هێز بەرامبەر بە یەپەگە بەتایبەت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هێز یەپەگەیە و ململانی سیاسی وای کردووە کە لەم دیوی کوردستان لە باشووری کوردستان هەندێک شت ئەوترێ بەرامبەر بە یەپەگە کە لەوێ ناتوان هاوکاری خەڵک بن یاخود شتێ بەڵام لە دیوی ڕۆژئاوا یاخود لە پشتی چێ شنگال کە بە قوڵای 52 کیلۆمەترێک کاتونێتە نێو باشووری کوردستان هیچ جیاوازیەک نییە لە نێوان هێزەکانە لەوێ کورد یەکدەسە وەگەل یەکدەسە بە هەموو بە هاوکاری یەکتر بە هاوکاری هێزی پێشمەرگە و یەپەگە بە هاوکاری یەپەگە لەگەڵ پەکەکە بە هاوکاری پارتی و یەکێتی لەگەڵ هێزەکانی دیکە توانیویانە لەوێ ڕێگەی ئامین بکەنەوە بۆ کوردانی ئێزیدی و نزیک بە 100,000 کەس لەسەر چێ شنگال بردنە خوارەوە لە کارەساتێکی گەورەی مرۆیی لە تیانەبردننی ئەو خەڵکە بیان پارێزن و لە برسێتی و توینێتی ڕزگاریان بکەن و بیان هێن هەم بە نێو خاکی باشووری کوردستان بیان گەڕنەوە هەندێکیشان لە نێو کەمپی نەورۆز لەوێ نیشتەجیان بکەن. باشە ئەو خەتی تەماسانی کە دروست کرابوو وەکو ڕێڕەوێکی هێمن بۆ ئەو خەڵکە تا ڕزگاریان بێ تەنها هێزەکانی یەپەگە و هەپەگە دروستیان کردبوو یان هێزی پێشمەرگەی کوردستان هاوکاریەکردن لە سەرەتای کارەساتی شنگالە ئێمە لێرە کە گوێبیستی هەواڵ ئەبووین وەکو هەموو سەحافیە و یاخود وەکو هەموو وڵاتێکی هەرێمی کوردستان بەهاناوە چوونێک هەبوو بەدەمەوە چوونێک هەبوو لەلایەن یەپەگەوە بۆ باشووری کوردستان یەکێ لەوانە کە ئایا بەڕێکەوتنی سیاسی بێت یاخود بە لایەنی سۆزداری عەتفی قەومی بێت هێزەکانی یەپەگە بەهانای خەڵکی ئیزیدیەوە ڕۆشتن و وەک باسمان کرد لە شوێنێکی دیکە ئەم هێزە توانیان بچنە نزیک چیای شنگال و توانیان ئەو خەڵکە لێ ڕزگار بکەن. بەڵێ تا چەند ڕێژی چەنی ئەو خەڵکی کە لەسەر چێ شنگال بووە توانین بڵین یان تۆ بینیتن کە بە ڕێگایکی هێمنابەر و ڕۆژاوای کوردستان ڕۆشتن ئەوەی مای خۆشحاڵیە نزیک بە 7,000 کەس تا ئێستا
سەرچیە شنگال وەک باسم کرد ئەم داتایانە زۆر دقیقنی کۆنکرێتینی بەڵام بە نزیکی و لەو خەڵکی کە بیسومانە لەوێ بوون ناتوانین بە کۆنگرتی بڵین 100,000 کەسی لێوە ئەو نهاتۆتە خوارەوە بەڵام ئێمە بە نزیکراوی ژمارەکان ئەڵێن چونکە ئەم داتایانە هەمووی هەڵەگرین بۆ دوای کۆتایی هاتنی و کارەساتی شەڵاگەر شارچکەی شنگال ڕزگار بوو لە دەست داعش و هەرێمی کوردستان توانی ئەو داتانێت بەڕاستی پشتڕاست کاتە وەری بگرێەوە بتوانین تاوەکو ئەم کارەساتان بەڕسمی و بە فەرمی بە شوەیەکی فەرمیتر بخینە بەردەستی خەڵک ئەوەی کە من لێ بەردەستم کەوت نزیک بە 7,000 کەس سەرچیە شنگال نزیک بە 90,000 کەس هێنراوەتە خوارە 20,000 کەسی لە کەمپی نەورۆز نیشتەجێ کراوە و 7,000 کەسی هێنراو بە هەرێمی کوردستانە بەرامبەر بۆش نزیک بە 10,000 کەس لە خەڵکی شنگال لەسەر ئەو چیامانەوە چونکە ئەو چیا دوو قوتی هەیە بۆ خەڵکی شنگال یەک قوتێکی دینی هەیە و زۆرێک لە معبەد و لە شوێنە دینەکانی لەسەر چیا شنگالە و دووەم خاڵیش هەمیشە ئەو چیایە پەناگەیەک بۆ خەڵکی شنگال و بۆ خەڵکی ئەو ناوچەیە نزیک بە 10,000 کەس ئێستا بەپی ئەو داتانە ڕسمی و نافرمیانی کە وەرم گرتووە لە سەر چیا شنگال ماونەتەوە و ئەم خەڵکە هەندێک لەوانە چەکی خۆیان پێ و هەندێک لەوانە چەگار کراون کە ئەیانەوێت بە ئاشنا بن بە ڕزگارکردنی شارچکەی شنگال و ئەو ناوچەیە ئیزیدیانی کە کەوتۆ دەست چەکدارانی داعش بەڵێ ئەو چیایەوەی کە ئێمە لە بەشێک لە فۆتۆکانە ئەمان بینی خەڵکەکە تەنها لەسەر چیاکە بوون و هیچ شوێنێک نەبوو کە وەکو پەناگە تیا بحاوێنەوە ئەوەی کە ئێوەش بینیتان هەروە بوو یا پەناگە وشتە بوو خەڵک بچێتە ناوی لە چیایەکی 74 کیلۆمەتری و 100,000 کەس جێگەی بێتەوە بەڕاستی پەناگە تەنها ئەو زەویە وشکەڵانەیە کە تیان تەنها پەنا حساری ئەوان تەنها پەنا بەردێکەوە ئەگەر ئەشکەوتێک هەبێت تیا بژین واگەر بندارێکی هەبێت چونکە ئێمە ئەومان لەبیر نەچێ ئەو شاخی شنگال ئەو زنجیرە چیایە بە درێژەی 74 کیلۆمەتر بە دەگمەن دارودەوەن ئەبینی کە تیا بێ بە دەگمە سەوزای بینی چونکە ئەکەوێتە ناوچێکی گەرمەوە و پشتی چیاکە و پێشی بە هەمان شێوە تقریبا ناوچێکی بە بیابان بوونە لەو پێش ڕەنگە بە بیابان نەبوو بێت بەڵام ئێستا بە حکمی وشکبوونی گوی زەوی ئەو منتیقەیە بە بیابان بووە و ناوچێکی وشکەڵانە ئینسان مرۆڤ بە ئاسایی ناتوانێت بەرگەی ئەو گەرما زۆری ئەوێ بگرێت وەک باسم کرد لە چەند شوێنی ترا بەڕاستی لێکی لە ئێوارەکانە کە من لێ بووم 3 دەرەجەی حرارەتم کرد لەسەر ئەو با بڵێن لەسەر ئەو مۆبایلی کە پێم بوو کە متوانین 3 دەرەجەی حرارەت و سەیری با بڵێن کەشوهەوا بکەم دەرەجەی حرارەت لەوێ لە ئێوارەیەکیان نزیک بە 43 دەرەجە بووە و لە ئێوارە 43 دەرەجە بووە ئاخۆ لە نیوڕۆکی گەرما چەنە بێت نزیک بە 46 بۆ 47 ڕەگە سەرروتریش بوو بێت تۆ لە شوێنێکی گەرمی ئاوایە حەسار و پەناگەت بنچایە سێبەرێکی بنچایە کە هەبوو بێت سێبەری بندارێک سێبەری بن تاشەبەردێکە کە خەڵک لە یاجێکی خۆی بکاتەوە جگە لەوەش نائارامی خەڵک لە ڕووی دەرونی و تێکشکانی خەڵک لە ڕووی دەرونیە و چونکە وەک خەڵک خۆیان باسییانە کرد بەڕاستی هەم هێزەکانی پێشمەرگە و هەم ئەو هێزەکە لێ باڵادەست بووە بەڕاستی پشتی ئەو خەڵکی بەردا ئەمە من قسەی خەڵکە ئیگوازمەوە بە ئەمانەتیژی گوازمەوە و نەک ئەوە بێکە بمێنە هێزێک بەم بەڵێم بەشێکیان بوو یان ڕای زۆری ڕێی کۆی گشتی خەڵکە وەتانی ئێمە دوێنێ لە چاوپێکردنێکی ڕۆژنامەوانی یەکێک لە کەساتی باڵادەستی ئەو ناوچەیە بینیمان لێکێ لە تۆڕەکۆمەڵە لێکێ لە ڕۆژنامە ئەلکترۆنیەکان بەڕست قاسم شەشۆی باز لەوە کە ئەڵێ من لەو بەر پێشمەرگەی فڵان لەیان بووم بەڵام لەمە دوام من کەسێکی سەربەخۆم خەڵک بە کۆی گشتی لەوێ زۆر گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو بە تایبەتی گلەی لە پارتی دیموکراتی کوردستان هەبوو مای خۆشحاڵەیە کە بەڕێز سەرۆکی هەرێم باسی لەوە کرد کە ئەو فەرماندانەی کە بوونەتە مایی بەردانی با بڵێن پشتێکردن لە شنگال بوونەتە مای ئەوەی کە و کارساتە بۆ بەسەوی هاتووە عقوبەی سەربازی ئەدرێن و لە کارەکانیان دوورە خرێنەوە ئەمە خۆی لە خۆیان دانپیانانە بە هەڵەیە کە ڕوویاوە لەو منتیقەیە لەلایەن سەرۆکی هەرێمەوە بەڵام ئەوەی کە مای خۆشحاڵینە بۆ ئێمەی گەلی کورد ئەو ئەنفالەیە من ئەتوام نایفالی نۆ بەڕاستی کە بەسەر گەلی کووردا لەوێ باشە خەڵک بەگشتی لەسەر چێ شنگال ئەوانیان کە یەنە خوارەوە عەزمیان چۆن بوو ینی باسی چیان نەکرد ومێدیان بەوە هەیە کە جارێکە بگەڕێنە شوێنی خۆیان کاک ڕێبوار مرۆڤ ناتوانێت دوورکەوێتەوە لە زیدی باو باپیری و بە تایبەتیش تۆ گەر لایەنێکی دینی بتبەسێتەوە بەو ناوچەی کە تیا ژیایی و لە هەمان کاتە لایەنێکی نەتەوەیش ببەسێتەوە کە بەتوانم بڵێم دوو بەکاربەری زۆر بەخۆتن بۆ مرۆڤ کە بتوان لە شوێنێکە نیشتەجێ بێ بەڵام خەڵک بەگشتی وەک باسم کە لە ڕووی دەرونی و زۆر تێک چووە لە ڕووی دەرونی ئەو خەڵکە تێک چووە خەڵکت بۆ نمونە ئافرەتمە بینی کوڕ و کچی برابوو
و چەند جارێک ئەبورایەوە کە ئەمبینی کە بەڕێگا ڕۆی ئەبورایەوە و تووشی حاڵی پەرکەمبوون ئەبوو بۆ منە مناڵمە بینی دراوسی هەڵی گرتبوو دایک و باوکی داعش کوشتبوونی و دراوسەکەی پێینەوت و کە دایک و باوکی داعش کوشتبوونی کچمە بینی بەڕاستی دەستدرێژی کرابووە سەر و تەحڕوشی سێکسی پێکرابوو ئافرەتمە بینی بەرچاوی خۆیەوە با بڵێن هەم زاوایان کوژرا بوو هەم مردی خوشکی کوژرا حاڵەت بوون کە خۆت بینیتن یا ئەوترا باسەکرا من دواندوو من ئەو کەسام لە نزیکەوە دواندوو ئەو کەسانە کردوون بە کەیس قسەم لەگەڵا کردوون و لەوێ دواندوو من هەم بە فۆتۆ هەڵم گرتوون هەم بە تەسوورەکانم لای هەڵم گرتووە و پارێزاویشە لای من لێرەوە دڵنیای و کەساناکەمەوە لەبەر هەندێک لایانی کۆمەڵاتی کە بەداخەوە لە شەرقی وسەتا هەیە بێ شتانە پارێزێ و نەدرێ بەڕاگەیانەکان تەنها وەکو کەیس بۆ کەیس بەکاری ئێنێ ئەگەر ئەو بڕیار وایە کە ئێستا کەیسی ئیزیدەکان وەکو جینوسای لە دنیا بناسیێنرێ و منیش هەوڵێم وەکو بەڵێنیشم پێدراوە لەلایەن سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە من وەک ڕۆژنامەنووسێ بەشدار بم لەو لیژنەیە و بم بە ئەندام لەو لیژنەی کە ئەو کەیسە بە دنیا ناسێنێ هەم بە فۆتۆ هەم بە تەسویر هەم بەو کار ڕۆژنامەوانیانی کردو من و هەم ئەچمەوە ئەو شوێنەکەی ڕۆژنامەوانی تر دەکەم چونکە ئێمە بیرمان نەچێ کە کۆمەڵی خەڵک لە سەر چای شنگال هێنراونەتە خوارەوە ڕزگار کراون لە دەست کوشتن و بڕینی داعش ڕزگار کراون لە دەست نەهامەتەکانیان ڕزگار نەکراون وەک باسم کرد خەڵگێت تا ئێستا چاوەڕێکە کوڕی بێتەوە چاوەڕێکە کچی بێتەوە ئەو داتانە نافەرمی کە من وەرم گرتووە لەو شوێنەیە نزیک بە 4500 کەس دیارنی وە کوژراوە هەم مەفقودە هەم کوژراوە 4500 کەس کەواتە 4500 خانەوادە 4500 عیلە چاوەڕێ ئەوەن کە کوڕ و کچیان گەڕێتەوە باشە 4500 کەس لەناو شنگالە دیار نییە یان بەشێکیان لەسەر چیاکەش ون بوون و دیارەماون ئەوەی کە من وەرم کرد لەسەر چیاکە نزیک بە 40 کەس تاوەکو ئێستا گیانیان لە دەزاوە بەڵێ بە زۆری لەوانە مناڵ بوون و هەندێکیان پیر بوو بەتەمەن و ئەو کەسانم کە نەیانتوانیوە لەو گەرمای بمێن و ژیان بکەن چونکە دە ڕۆژ ئەوان حەوت تا دە ڕۆژ تقریبەن حەساریان لەسەر بوو گەماروی چیاکە درابوو لەلایەن داعشەوە بەڵام ئەو کەسانی کە لێ ماونەتەوە 4500 کەس ئەمە داداکی نافەرمیە هیوادارم ئەم شتە لەسەر من نەبێ بە ماڵ بەڵام لە دەمی خەڵکو کە لێ ئەم شتانە ئەگوازمەوە ئەم زانیاریان گوازم لە دەمی خەڵکو لێ وەرمان گرتووە نزیک بە 4500 کەس دیار نین کە هەندێک لەوانە نزیک بە 6 ساعت بەرگریان کردووە بە چەکێکی کەمەوە بە عتاتێکی کەم یاخود بە کۆمەڵە پێداویستی سەربازی کەمەوە توانیانە بەرگری لە بەرامبەر بە داعش بکەن تاوەکو ئەم 100,000 کەسە بەرەو چێ شنگال بڕۆن ئەوەی کە من زانیاری وەرگرت لە خەڵک 6 ساعت ئەمە زۆر مەبەستمە کە باسی بکەم خەڵک 6 ساعت توانی بەرگری بکات هێزی پێشمەرگەی توانی بەرگری کات لە خەڵکی شنگال ئەگەر ئەم 6 ساعتە ئەم خەڵکە بەرگریان نەکردایە لە شارۆچکەی شنگال ئەم 100,000 کەسە نانەتوانین لە مودەی و 6 ساعتە هەڵبن بەرەو چیاکە و ئەم خەڵکە ئەبوونە قوربانی و من ئەم زانیاریان بە تەنها لە خەڵکی شنگال وەرم نەگرتووە بەڵکو لە خەڵکی موسڵمانیش وەرم گرتووە کە لە زومار و نزیک شنگال باسییان لەوە کردووە کە تەنها من باسم لەوە کردوتم لە زومار کەس کوژاوە یاخود کەس بۆتە قوربانیان نەخێ لەبەری ئەمە مقاومان نەکرد ئەوان مقاومەیان کرد و ئەگەر ئەوان مقاومەی ئەو 6 ساعتیان نەکردایە بەڕاستی ئەو خەڵکە ڕەنگە ئەو 100,000 کەسە خەڵکی زۆر کەمی لێ دەرچوایەوە تووشی قەیرانێکی زۆر مرۆیی لەو ناوایە بوون لەو ناوچەیە دروستە بوو باشە ئەمە قسە لەسەر حاڵەتێکی کە بکەین کە ژیانی مناڵە چۆن بینی لە چیاکە ئەگەر کەسێک کامل بێت بەرگەی دە ڕۆژ برسێتی نەگرێ مناڵی خۆ چۆن بەرگە بگرێەوە تا ئێستا لە ڕێگەی کەناڵەکانی دیکەوە ئەبیسین کە مناڵ هەیە چاوی لە دەستاوە بۆ گەرمای ئەوێ منداڵ هەیە بەڕاستی تووشی برسێتی وە من خۆمە حاڵەتانی کەم بینی یەکەم شت بۆ ئافرەتانە گەشتە مناڵیان پێ بوو داوای شیریانە کرد داوای شیری قوتویانە کرد چونکە شیریان لا نەما بوو و دایکم ئەبینی بەڕاستی دایکی منداڵم ئەبینی منداڵەکەی هەڵە خەڵەتان و لەگەڵ ڕێزما مەمکی خۆی ئەکردە دەمیەوە یاخود پەنجەیە کردە دەمیەوە هەڵی ئەخەڵەتان بە زۆر پەنجەی بە مناڵەکە ئەیخسە سەر لی ئەو منداڵە پێی ئەمژی پەنجەی تاوەکو بزانێ خواردنەوە بزانێت کە بە جۆر لە جۆرەکان ڤیتامینە سوودی لەوەربگرێ و خەڵکمە بینی بەڕاستی مناڵم ئەبینی خیاری ڕزی پێ بوو لێ خیاری ڕزی و کە لە چیاکە لە شوێنێ بە جۆر لە جۆەکان ڕەنگە بەردەستیان کەوت بێ ناڵم لە چیاکە لێتی بە جۆر لە جۆەکان بەردەستیان کەوتووە و خیارەکان بە شێوک ئەمژی تاوەکو سوودی هەم تینۆتیل و هەم ڤیتامین لێوەرگرن و یەکێک لەوانە خانەوادەیەکم بینی کە بەرخێک یاخود حیوانێکی تۆپی بوو کە مردار بوو کە گۆشتەکان لێ کردەوە خەڵکی برژاندنی بوون و زۆر شتی ترم ئەبینی بۆ ئەمانم ئەبینی بۆی کە بیان بە مناڵ و بە کەسی خۆیان
بیخۆن تاوەکو بەرگەی برسێتی بگرن و باز لەواکرێت کە خۆراک بەدەست ئەوان گەیشت بێت یاخود نەگەیشت بێت ئەمە حەزم کرد پێم خۆش من خۆم تۆنێکی بەپرسای وەڵامت بەمە یەکسەر ڕەنگە بەشە خۆراکی زۆر کەم بەوان گەیشت بێت و لەو کەوتەرانی کە ئەڕۆشتن بەشە خۆراکی کەمیان برد بێت بەڵام خەڵکی ئەوێت خەڵکێکی زۆر نزیک بە 100,000 کەس بەشە خۆراکی کەمی بەردەست نەگەیشتووە و بۆ نمونە تو ئاو تبینی بە خەڵک بوو دەبێ ئاو چەند کەسێک بە شەراکەت یاخود بە هاوبەشی نێوانیان یەکی قومێکیان لێ ئاو دایانە نایەوە تاوەکو بەرگەی ژەمێکی تر بگرێت خۆراک لەم لە ڕۆژانی کۆتایی کە گەماروی چاکە شکابوو بە خۆشحاڵی و خۆراک ئەهاتە ئەویە بەڵام ئەو خۆراکەش بەشی ئەوەی ناکرد کە تۆ برسێتی خەڵکی زۆر زۆر لێ بشکێنێت بەڵێ ئەی سەبارەت بە ئافرەتان ئەوەی کە ئەوترێت کە گوایە چەندین ئافرەت لەلاەن داعشەوە براون و مامەڵیان پێوە ئەگری و هیچ زانیاریکی لەم شەوێت لە زاری خەڵک خۆیەوە بیست هیچیان ئەوت لەسەر ئەمە کاک ڕێبوار خانەوادەم ئەبینی باسی لەوە ئەکرد کە کچی دیار نییە خانەوادە تەنان کە کاتێک گەڕامەوە بۆ دووهۆکیش و بۆ و ناوچانە لە فیشخاور گەڕام کۆمەڵی خانەوادی تر مەبینی کۆمەڵێ کوردانی ئیتری ئیزیدی مەبینی هەم لە ژێر پردا هەم لە بینای تاوانەبووە سەردانیانم کرد بۆی کەیسەکانیان لای خۆم دۆکۆمنت کە مەچوومە لایەن فۆتۆمەگرتن ڤیدۆمەگرتن و قسم لەگەڵاکردن خانەوادەم لێش ئەبینی باسی لەوە کرد کە چاوەڕێی ئەوەن کە کچیان دیار نییە کچ و کوڕیان دیار نییە و زیاتر لەوانە جەختیان لەوە کردەوە کە کچیان دیار نییە و نازان ئەو کچانیان بەدەست کێ گەیشتووە و ئەوشی کە زۆر بەڕاستی جێگەی داخە باسییان لەوە کرد کە بەتەنها ببوورە بەتەنها داعش نەبووە کە پەلاماری خەڵکی ئێزیدیەوە و خەڵکی ئێزیدی تووشی ئەم کارە ساتەکە و کچ و کوڕیانی برووە باسییان لەوە کرد کە کۆمەڵی عشیرەتی عەرەب هەن لەو مانتیقانە کۆمەڵی خەڵکی داغ لە دڵ لە نەتەوەی عەرەب هەن داغ لە دڵن بە کوردانی ئێزیدی و جۆرێ لانی دەرونی لە دەرونی خوانە جۆرێ لە دوژمنکاریان لە ذهنی خوانە دروستکەوە بەرامبەر بە کوردانی ئێزیدی و ئەوانیش پەلاماری ئەو خەڵکیانەوە ماڵیان تاڵان کردوون و کچیان بردون و کوڕیان کوشتون ئەمە جێگەی داخە بەڕاستی هیوادارین ئەم شتە وانە بێ بەڵام ئەمە حقەتی لایەنێکە کە نەتەوەی عەرەب لەو منتیقەیە ئەوەندەی هەوڵی حاڵەتێ بوو کە هاوڵاتیان خۆیان باسییان نەکرد بەڵێ ئەوەندەی بەڵێ هاوڵاتیان خۆیان باسییان نەکرد نەتەوەی عەرەب لەو منتیقە ئەوەندەی هەوڵیەوە پشتگیری داعش بکات و داعش بێنتە سەر چیای شەنگال ئەوەندە هەوڵی نا هاوکاری ئەو خەڵکە بکات کە لەوێ باشە بەس لە هاوکاریەکان کرد ئەو هاوکاریانەی کە لە ڕێگای فڕۆکۆ گەێنرانە چیای شەنگال تا چەند سوودمەند بوون ئەو هاوکاریانی کە گەێنرانەوە چیە هەڵبەتە بایمە لە ماندووبوونی خەڵک کەم نەکەینەوە بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە هاوکاری لە ڕێگەی فڕۆکە ئەبرا بۆ خەڵک بەڵام ئەو هاوکاریانە بەڕاستی وەکو پێویست نەبوون وەکو پێویست ئەو هاوکاریانە کۆی گشتی ئەو خەڵکەی تێر نەئەکرد چونکە ئێمە وەکو باسمان کرد نزیک بە 100,000 کەس هاوکاری تەواوی پێ ناگات بەڵام ئەوەی مای خۆشحاڵتر بوو کە لەوێ گەلی ڕۆژئاوا بەڕاستی یەکدەسە و بە یەکدەستی توانیان هاوکاری کوردانی باشووری کوردستان یاخود کوردانی سەرچای شەنگال بکەن و توانیان خۆراکیان بۆ بەرن من خەڵکم ئەبینی لەوێ خۆراکی ماڵی خۆی ئەهێنا بۆ کوردانی ڕۆژاوا چی لە کەمپی نەورۆز لە خوار شاری دەیرێک چی لە ڕێگا لەو ڕێڕەوەی کە کرا بۆ چادریان هەڵا بوو لە ڕێڕەوە ئامینەکان کە یاخود ئەو ڕێڕەوەی کە کوردان هاتنە خوارەوە چادریان هەڵا بوو خەڵک خۆراکینا لێدایانە و لەلایەن ئەو هێزانی کە سەرپەرشتیانەکە هێزەکان یەپەگەوە لە ئەو هێزە ئەو کوردانی کە وەکو خۆبەخش لەلایەن ئەو ڕێکخراوانی کە لە گەنجان و نەوجەوانانی ئەوێ دروست کرابوون وەکو خۆبەخش دوور لە مەترسیەکانی داعش چونکە مەترسی هەبوو بەڕاستی لە سەرۆشانە ئەمان دوور لە مەترسیەکانی ئەوێ و بێ گوێدانە مەترسیەکانی سەر داعش کە هێرش کاتە سەریان چادریان هەڵا بوو خۆراک و ئاو معلبات و کۆمەڵشتی دیکان هێنابوو جلوبەرکیان بۆ دانابوون لەوێ تاوەکو بدرێ بۆ خەڵکی سەر چێ شەنگال کە هاتنە خوارەوە بەڵێ هیچ کۆمەک و خۆراک و ئاو با بڵێن خواردەمەنیەک لە ڕۆژاوە گەێنرایە چیاکە یا هەر لە ڕێڕەوانە دانرابوو لە ڕێڕەوەکانە دانرابوون لەو ڕێچکانی کە ئەوان هاتنە خوارەوە پێشەوە نەگەێنرا بۆ چیاکە هەندێک خواردنیش مەبینی کە لەلایەن هەڤاڵان یەپەگەوە بە سارە ئێنرا بۆ چیاکە و خەڵکم ئەبینی لە سەرەتای چیاکە نەک بۆ سەرەوە خۆراکیان پێگەیشتە بوو و لە هەمان کاتا لە کەمپی نەورۆز خۆراکی باش هاتبوو ئەوێ لەلایەن خەڵکەوە ژەمە خۆراکی تاو ئەدرا بۆ کەسانی کەرێن وەکو باسم کرد لە ڕۆژ یەکەمە کە چوومە کەمپی نەورۆز نزیک بە 7,000 کەسی لێبوو و چەند ڕۆژێ دوای ئەو دوو ڕۆژ دوای ئەو نزیک بە 12,000 کەس و لە ڕۆژی کۆتایی کە من گەڕام نزیک بە 20,000 کەسی تیانی شتەرجێ کرابوو و ئێمە ئەومان لە فکر نەچێ گەلی ڕۆژئاوا خۆی لە
لە نێو ژیانێکی ناڕەحەتی ئابوووریە ئەژی بەڕاستی گەلی ڕۆژاوا بە حکمەوەی بە چواردەوری خۆیان دوژمنێکی زۆر دەوری داوە و تەنها ڕێڕەوێکی ئامنی هەبێت کە پشتی پێبەسوێ باشووری کوردستانەوە لێرە خۆراکی بۆ بچێت بەڵام بەداخەوە بەهۆی ململای سیاسەکانەوە لێرە لە باشووری کوردستان وەکو پێویست خۆراک ناگاتەوێ و یەکێک لەو ناڕزای ببوورە یەکێ لەو ناڕزایانی کە لەلایەن خەڵکی ڕۆژاوی کوردستانەوە کە ئەم بیست بەڕاستی ناڕزایی ئەوە بوو کە لە باشووری کوردستانەوە خۆراک و کۆمەڵە شت کۆمەڵە پێداویستی هەم چادر هەم ئەو شتانە ناگات بە ڕۆژاوی کوردستان ڕەنگە لە ذهنیەتی حکوومەتی هەرێم و برادرانی باڵادەستی باشووری کوردستان وا بزانێت کە ڕۆژاوی کوردستان لەوێ هێزێک بەڕێوەی با کە حکوومەت و کە دەوڵەمەند و کە ئەتوانن خۆراک بۆ ئەندابین کە نا بە پێچەوانەوە باشووری کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی لە فیشقابور بۆ بەرا خواردن بنێرێت و نەیتوانی هاوکاری خەڵک بکات ئێستاش نەچۆ بچێت ئەتوانن حکوومەتی هەرێم ئەتوانێت کاروانی خۆراک بەڕێ بکات بۆ کەمپی نەورۆز و لەوێ زۆر باسی کەمپی نەورۆزە کرد بەڵێ وەسفێکی ئەو کامپم بۆ بکە و کامپە چۆنە خزمەت گوزاریتیایە چۆنە بڵێ کەمپی نەورۆز 5 کیلومتر ئەکەوێتە خوار شاری دێرێک و شاری دێرێک شارێکی نەوتیە و بە حکومی کە نەوتی زۆرە شارێکی گەرمە لە ڕووی پلەی گەرماوە لە چاو شارەکانی دیکەی باشووری کوردستان لە چاو شنگال خۆی ناوچەی شنگال ئێرە گەرمترە دەرەجەی حرارەتی بەرزترە خەڵکێک بیهێنی لەژێر دەسەڵاتی هێزێکا بکە خۆی ئابووری لەسرە بەڵێن ئابووری باش نییە و گەماروی لەسرە لەوێ نیشتەجێ بکەیت و خەڵکێک بێنی لەوێ داینی کە لەو جەوە گەرمە و لەو کەش و هەواگەرمەیە ڕەنگە بە ئاسایی نتوانێت بەرگەی ئەو کەش و هەواگەرمە بگرێت ئەوەی کە من ئەمبینی لەوێ خۆراکی تەواو ئەدرێت بۆ خەڵکە لەلایانی تەندروستی و پشکنی تەواو ئەکرێ بەڵام ئەوەی کە بڵین پشکنینی 100% و بتوانێت لەو وەزع لەو کەش و جەوە ناخۆشەی کە بینیویانە لە شنگال و کە گەشتونەتە کەمپی نەورۆز ئەتوانین بڵین کەمە لە چاو خۆیان کەمە چکە من وەکو باسم کرد ئەو هێزە باڵادەستی کە لەوێ هێزی یەپەگەیە کە خۆراکیان بۆ دابین ئەکات لێبڕاوانە وەک عەتفێکی قەومی وەک عەتفێکی یاخود وەک سۆزداریەکی نەتەوەیی خزمەتیان ئەکات بەرامبەر بەوە ئەم هێزە خۆی حەساری لەسەرە ئەم هێزە خۆی توانای مادی نییە ئەم هێزە خۆی خۆراکی بەدەگمەن بۆ ئەڕوات چونکە لە باکووری ئەو هێزە لە باکووری ڕۆژاوای کوردستان یاخود با بڵێن کە سنووری لەگەڵ تورکیا هەیە تورکیا خۆی ناڵێ خۆراک بچێتە هەرێمی جززیرە چونکە ئێمە لە بیرمان نەچێت تەنها هەرێمی جززیرە توانیوتی کوردانی ڕۆژاوا بگرێتە خۆی و هەرێمی ئەفرین و ئەو ناوچانی دیکە من نەڕۆشتم بەڕاستی هەرێمی کۆبانی خۆی حەساری لەسەرەوە بە چواردەوریا هەم تورکیا هەم داعش حەساری خسۆتە سەر ئابڵوقی ئابووری خسۆتە سەر هەرێمی کۆبانی هەرێمی ئەفرین من پێی نەگەیشتم بەڕاستی بەڵام زۆرترین ئاوارەکان لە هەرێمی جززیرەیان و هەرێمی جززیرە بە چواردەوریا هەم لەلایەک داعش حەساری خسۆتە سەر ئابڵوقی ئابووری خسۆتە سەر و شەڕی لەگەڵاکات و لێ کوژێت و بەرەنگاری ئەبێتەوە لە باکووری ئەو هەرێمەش حکوومەتی تورکیا نەیتوانی هاوکاری بگەێنێت بەو ناوچانە ئەوەی کە بمێنێت هێڵی ئەو هێڵەیە کە لەگەڵ باشووری کوردستانە هەیەی بەڵام بەداخەوە باشووری کوردستانیش و حکوومەتی هەرێمیش نەیتوانێت و پێویست خۆراک و پێداویستی تەنات پێداویستی تەندروستی و جلوبەر بگەێنێ بەو 20,000 ئاواری کە تقریبان نزیک بە 20,000 کات لە کەمپی نەورۆز نیشتەجێ باشانی کە خزمەت گوزارەکانی کەمپی نەورۆز بە تەنها پەیەدە خۆی خزمەت گوزاریان بۆ دابینەکە هیچ هاوکاریان لە هەرێمی کوردستانەوە بۆ نەچۆ نزیک بە 5 ڕۆژ لەوم بەرکەمن لەوەیە گەڕامەتەوە نەخەریج هاوکاریەک ئەو نیم ئاگدارم هاوکاریم پێ نەگەیشتووە و لە هەمان کاتە من لەگەڵ هەندی ئەندام پەرلەمانە بەڕاستی ئەومان لەبیر نەچێت لەگەڵ هەندی ئەندام پەرلەمانی بەڕێزا قسەم کردووە بەداخەوە یای زیید زانیاریەکیان لەسەر کەمپی نەورۆز نەبوو و نیان ئەزانین کە کەمپێک هەیە لەوێ بەڕاستی هیچ هاوکاریی پێ نەگەیشتەوە لەسەر تاوەکو ئێستاش لەسەر خەتم لەگەڵیانە تاوەکو بتوان هەم هاوکاریان بۆ دابین بکەن و هەم بتوانن ڕاگەاندنی ئێمە لیژنێکی یاخود بڵێن کۆمەڵی ڕاگەاندن ببرێتە ئەوێ ستافێکی ڕاگەاندن دروستکرێەوە بتوانن ئەو ڕەوشە ناخۆشی کە لە کەمپی نەورۆزە هەیە بە دۆکۆمنت کرێت بۆی کە بتوانین بستبێنێ وەکو جینۆساید ئەگەر قەزەی ئەزیدەکان ئەگەر کێشەی ئەزیدەکان وەکو جینۆساید بە دنیا بناسێنین سوود لە هەموو لایەنەکان وەرگین لە هەموو ڕاگەانەکان وەرگین بەبێ جیاوازی ئەو چەند ڕۆژێک کە تۆ لێوێ بکە سەیبینی لە کەمپی نەورۆزەوە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان
ڕۆژانە خەڵک لەوێ ئەگەڕێتەوە بە هەرێمی کوردستان بەڵام بە ناومێدی بە دڵشکاوی بە دەروشکاوی بە شێوازێکی دەرونی باڵێن دەرونی لەسەر خۆی دەرونی تێک شکاوە لەسەر سنوور لە فیشخابور چۆن پێشوازیان لێکرێ لەسەر سنوور وەکو باسم کرد لە فیشخابور بەو دیوە هیچ هاوکاریەک نابرێت بە ڕۆژاوی کوردستانە بەڵام لە فیشخابور بەڕاستی خەڵکی هەم هەرێمی کوردستان مەبینی هەم دانیشتوانی بەڕێزی زاخۆ سێمێڵ و دهۆک مەبینی کە خۆراک و پێداویستی و خۆراک و پێداویستی مەعلەباتیان بۆ هێنابوون و لە هەمان کاتە لیژنەی تەندروستی پێگەێنرابوو بۆ خەڵکانی کە هاتنەویە بە ئەمبولۆنس پشتینیان بۆ خەڵکە کرد و لەلایەن پارێزگاری دهۆک و پاس و هەندێک سیارەم ئەبینی کە دابین کرا بۆ خەڵک تاواکە و خەڵکە گوازنەوە بۆ نێو کامپەکان باشە بەسە لە مەسلەی گیان لە دەستدان کرد لەسەر چێ شنگال ئەوانی کە گیانیان لە دەستدا هە لەسەر چیاکە ئەنێژران تۆ خۆچوویتە سەر گۆڕەکانیان من تەنها یەک حاڵتی گیان دەزانم بینی بەڕاستی کە پیرەمێردێک و گیانی دەزا باش ئەی پێش ئەوانی کە پێشتر گیانیان لە دەستدا بۆ پێش گەیشتنی تۆ ئەو بۆک باس بر ئەو چیا زۆر فراوانە تۆ لە 74 کیلومترا و مەترسێکی زۆریش لەسەر بێت و لە هەمان کاتە من ئەوەندەی هەوڵم ماوە کە دۆکومنتی ژیانی ناخۆشی خەڵک بکەم وەکو ئەو خەڵکی کە لەوێ هەڵدێن و بەرەو ڕۆژاوی کوردستان ئەگەڕانەوە و ئاویست شوێنێکی ئامین بۆ خۆیان دابینکەن ئەوەندە ڕەنگە لەو کاتە لە هەوڵدانە بوو بێتم بۆی کە بگەڕم بە دوای بزانام کێ گیانی دەزا و کێ گیانی دەستناوە بەڵام لە گەڕانەوە ما کە ئێستا لە بەرنامەیەک لە ئەمڕۆ بێ یاخو سبەینە بگەڕێمەوە بۆ ئەوچایە یەکێ لە ئامانجی سەرەکی من بەڕاستی ئەوەی کە بتوانم دۆکومنتی ئەو شوێنانە بکەم کە خەڵک هەم ئەو خەڵکی ئێزیدی تایە ناخۆشی چەشتووە و ئەو شتومەکانی کە لەوێ دایانناوە وەکو با بڵێن هەم بەتانی هەم ئەو جلوبەرگە ئەو جلوبەرگی کە ئەو دۆکمنت توانێت ئیسپادی لێ بکرد لێ ماوەتەوە وەژیانیان تیا گوزەراندووە و هەم ئەو شوێنانی کە خەڵکیان تیا ناشتووە و کەسانی کە گیان لە دەزاوە تیانە ناشتووە ئەوش بە دۆکمنت بکەم هەم بە فۆتۆ هەم بە سوڕەی جوڵاو هەم بە تەسویر دۆکمنتی بکەم بەڵێ هیچ ئەندامەیەکی پەرلەمانیان هیچ لیژنەیە کە تۆ قسە لەگەڵاکردن ئامادەی ئەویان دەرنەبڕی کە سەردانی کامپینەوە ڕۆست بکەن لە ژیانی خەڵکە کۆڵنەوە بەڵێ قسەی ئەوم لەگەڵا کردوون لەگەڵ پەرلەمانتاران لەگەڵ دوو پەرلەمانتاری بەڕێز قسم کردەوە ئەوانیش یەکی لەوانە با بڵین کاکسۆرا عومەرە سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئەو ئامادەی دەربڕی کە لیژنە پێک بێنن بۆ ئەوەی کە بچن سەردانی کەمپی نەورۆزکەن بەڵام کاتەکەی دیاری نەکرۆ بەڕاستی کەی بچن وە لیژنەکە چۆن پێگەێنرێ و چۆن ئەتوانن ئەم لیژنەیە پێک بهێنن و لەگەڵەوەشە ئەوان لە ئێستا وەک باسم کە لیژنەیان پێگەێناوە بۆی کە کێشەی ئیزیدەکان بە جینۆسای بناسیێنرێت و بە جینۆساید ناساندنی ئەم کێشەیە بە تەنها لەوای نابێت و لە هەرێمی کوردستان بزانین چەند ئیزیدی هەیە چەند ڕووی کردوتە ئەوێت چەند هەمەتیان چەشتەوە بەڵکو ئەبێت بچیتە ڕۆژاوای کوردستان ئەبێ بڕۆین لەوێ ئەو خەڵکە بین کە وەک باسم کرد لەوێ مناڵی لێ دایک و باوکی لەدەستداوە ئافرەتی لێ تەحەڕوشی سێکسی پێکراوە و ئافرەتی لێ دەستدرێژی کراوەتە سەر پیاوی پیر ئەبینی کوڕی لەدەستداوە خەڵکە بینی خانەوادە بینی تاوکو ئێستا لێ ماوەتەوە چاوەڕێیە مناڵ و کچ و گەنجەکانی بگەڕێتەوە لای بزانێ ماون یاخود نەماون ئەبێ ئێمە لەمانەوە دەست پێ بکەین بیکەین بە کەیس و بە کەیسی گەورە و ئەم کەیسانە بۆ سبەی یاخود بۆ ئێستا بەکاری بێنین بەرامبەر بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و پیان بڵین ئێمە لە 1970 ئەنفال کراین و لە 2014 دووبارە ئەکرێتەوە ئەو کەسانی کە لە 2014 دووبارەیەکەن و کێن خانەوادە و کەس و ماڵ خانەوادە و کەس و مناڵی ئەو کەسانن ئەو کەسە شۆڤینیانن کە دوێنێ لە 1970 ئەنفالی گەلی کوردیان کرد ئەمڕۆ لە زیهنێتیانە ماوە کە گەلی گورد قات و قڕ بکەن و جارێکی دیکە لەسەر زێدی خۆمان زێدی باو باپیرانمان دەرمان پەڕێن و خاکەمان داگیر بکەن و بۆ خۆیان بەکاری بەرن باشە دەنگۆی ئەوە بڵاو کرایەوە کە هێزەکانی یەپەگە منداڵانی 12 ساڵ و 13 ساڵی ئێزیدیەکان بە زۆر چەکدارەکەن هیچ دیاردەیەکی چەکدارکردنە بینی تۆ لێوێکە بە زۆر چەکدار بکرێن یان ڕایان کێشن بۆ ناو ڕیزەکانی خۆیان ئەوەندەی من زانیاریم هەیە نزیک بە 10,000 کەس لە خانەوادە و لە گەنجان نەک لە خوار ئەو تەمەنی کە بۆ چەگاری ناشێت لە گەنجانی ئێزیدی گەڕانەوە سەر 10 ساڵ سەر 10 ساڵ بەڵێ
گەڕانەوە بۆ سەر چای شنگال و لە هەوڵ ئێوان کە خۆیان چەکدار بکەن چونکە بیرمان نەچێت کە ئێزیدی خۆی چەگاریان هەبووە لەوبەرەوە ڕەنگە هیچ ماڵێکی هەرێمی کوردستان نەبێت کە سیلاحی تیان نەبێت ئەگەر هەبێ بە دەگمەن هەیە چونکە ئێمە ونە نەهامەتیمان چەشتووە لە ڕابردووی هەرێمی کوردستانە مەجبورین بۆ بەرگری لە خۆمان بەس لە چەکەکانی خۆیان ناکەم تۆی حاڵەتێکی وات بینی کە هێزێکی چەکداری وەکو یاپەگە خەڵک چەکدار بکات مناڵانی 12 ساڵ و 13 ساڵ چەکدار بکات بەڵێ من هیچ حاڵەتێکم لەوە نەبینەوە بەڕاستی بەڵام حاڵەتی ترم بینیوە کە خەڵک ئەگەڕایەوە خۆیان بەدەستی خۆیان ئەو چەک و ئەو بەکارهێنە سەربازی کە پیان بوو ئەیاندا بە هێزەکانی یەپەگا و داوایان لێکردن کە خۆیان بەکاری بێن و داوایان لێکرد کە بیان بەو هێزەی کە لەو کاتەیە دەنگۆیەوە هەبوو نزیک بە 15,000 کەس چەگارەکرێ بیان بۆ کەسان چەگار بکرێن یعنی ئەمانە بەخواستی خۆیان ئەنووس خۆیان چەکدار بکەن و بگەڕێنەوە بە شەڕکردن ئەو کەسانە بەڵێ بەخواستی خۆیان وە لە ئێستا وەک باسم کرد کۆمەڵی خەڵکێ بەخواستی خۆی گەڕاوەتەوە خەڵکی ژێ نەگەڕاوەتەوە سەر چیاشانگات بەڵام کۆمەڵی خەڵکێ بەخواستی خۆی ئەم وەکو باسم کرد ئەم زانیاریان 100% کۆنگرێتی نین و لە زاری ئەو خەڵکۆ من زانیاریەکان وەرەگرم کە ئێزیدین و لە هەم لەسەر چیا خەڵکی لێ کە پەیوەندی تەلەفۆنی مێ لەگەڵیا و هەم خەڵکی ژێ کە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و هەم خەڵکی ژە بۆ لە ڕێگایەک بینیوما کە بەرەو چای شەنگال گەڕاوەتەوە قسم لەگەڵا کرد و باسی لەو کرد کە قبوڵی ناکات کە زێدی باو باپیری داگیر بکرێت واسێتەوە سەر چای شەنگال بەرگری لەو خەڵکاکە لە نەهامەتی و خەڵکاکە لەو ناخۆشیاکە کە بەسەری هاتووە من هیچ حاڵەتێکم نەبینیوە ئەمە نەبێتەوەی کە من بم بە پارێزەری هێزێکی وەکو یەپەگا کە ئێمە بەڕاستی وەکو باشووری کوردستان وەکو گەری ئێزیدی وەک باشووری کوردستان قەرزاری هێزی یەپەکەین قەرزای ڕۆژاوای کوردستانین کە هاوکارێکی زۆری ئەو خەڵکیان کردووە ئەڵێن لێ من لێرۆ ئەڵێم باز لەوە ئەەکەم ئەگەر هێزەکانی یەپەگە نەبوونایە گەماروی دەوری چای شنگاریان نشکاندایە 100,000 کەس لەسەر چای شنگار لە برسا ئەمرد لەبەر گەرمای ئەمرد کارەساتێکی گەوری مرۆیی ڕووی ئەیە وەک چۆن کارەساتێکی گەوری مرۆیی لە دایفور ڕوویە لە ڕواندا لەو وڵاتانی دیکە لە سەرایڤۆ ڕوویە لە ساڵانی ڕابردوو زمناکۆ ئیسماعیل ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر زۆر سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونت لە ستۆدیۆی NRT سپاس بۆ میوانداری ئێوە هیوادارم ئەو زانیارەی کە لێرە گەیاندومانە بگات بە دەمی بەرپرسان یاخود بکە بە زاری بە گوێبیستی بەرپرسان و گوێبیستی بن بە گوێ بەرپرسان و گوێبیستی بن لە هەمان کاتا بتوانن کاری بۆ بکەن نەک ئەوەی کە وەک زانیاری لای خۆیان بێنێتەوە و کەتمانی بکەن و بیکەنە ناو قوتوویەکە و بیکە ناو ڕەفەکانی دەسەڵاتە و لێ بەجێ بێڵن زۆر سپاس دەکەم سپاس بە ئامادەبوونت خۆشەویستانم ڕۆماڵەمان بە میوانداری زمناکۆ ئیسماعیل ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر کە شاید حاڵێکی کارەساتی کوردانی ئێزیدی بوو لە چای شەنگال کۆتایی پێهێنا تا بەیگەشتنەوەمان هەموو لایتان لە خۆشیان بن